لە دەستپێکی پرۆسی ئەنفالدا سوپای عێراق دەستکراوە بوو لە بردومانکردنی ئەو ناوچانەی کە ڕژێم ناوی نابوون ناوچەی قەدەغەکراو. هەروەها بەپێی برارێکی عەلی کیمایی ئەو شتومەک و سامانانی دەکەونە دەست جاشەکان کە ڕۆڵی گەوریان هەبوو لە ئەنفالدا بۆ خۆیان بێت جگە لە چەکی قورس. قۆناغی یەکەمی ئەنفال کە بە ئەنفالی دۆڵی جافایەتی ناسراوە لە 9 شوباتی ساڵی 1970 دەستی پێکرد. ناوچەکانی دوکان و بنگرد و قەڵاچۆلان و سەرچنار و سوورداش و زەی بچووک و ئەزمەڕ و سووسیە و ماوەت و سەرگەڵ و بەرگەڵووی گرتەوە و لە 9 ئازاری هەمان ساڵدا کۆتایی هات. قۆناغی دووەمیش لە 22 ئازاری ساڵی 1970 لە قەرەداغ دەستی پێکرد و ناوچەکانی شاخی گڵەزەردە و بازیان و قەرەداخ و دەربەندی خان و زەڕایان و عەربەتی گرتەوە. تایەکی نیسانی هەمان ساڵ بەردەوام بوو. قۆناغی سێمی ئەنفال لە 7 نیسانی 1970 لە گەرمیان دەستی پێکرد کە بە لووتکەی پرۆسەی ئەنفال دائەنرێت کە تێیدا گەورەترین زەرەر و زیانی مرۆیی و مادی بەرناوچەکە کەوت و زیاتر لە 70 بۆ 80 هزار هاوڵاتی کورد زیندە بەچاڵ کران و ڕەوانەی گرتوخانەکانی ئەرعەر و نوگرە سەلمان لە بیابانی باشووری عێراق کران. شاڵاوەکە دووسخورمات و کفری و کەلار و دەربەندی خان و زنجیرە شاخی قەرەداخ و تەکیە و چەمچەماڵ و قەرەهەنجیر و قادرکەرەم و سەنگا و تیلەکۆ و پێباز و ئاغجەلەری گرتەوە و لە 20 نیسانی ساڵی 1970 کۆتایی هات. قۆناغی چوارەم لە 3 تا 8 مایسی ساڵی 1970 بەڕێوە چوو. ناوچەیەکی فراوانی لە نێوان سلێمانی و کەرکووک و زەی دوکان گرتەوە و ناوچەکانی شوان و شێخ بزێنی و گۆبتەپە و ئەسکەر و دێگەڵە و ئاڵتون کۆپری بە شاڵاوی هەزەکانی بەئەسکەوتن. قۆناغەکانی پێنجەم و شەشەم و حوتەمیش لە 15 نیسان لە ناوچەکانی نێوان شەقڵاوە ڕەواندز دەستی پێکرد. لەو پرۆسەیەدا ڕژەمی بەعس بە چەکی کیمیایی گوندەکانی بالیسان و باڵوکاوە و خەتەی بردومان کرد. زیاتر لە 52 گوندیش لە ناوچەکانی خەلیفان و خۆشناوەتی و ڕەواندز و چۆمان و شاخی قەندیل و ڕانیەوە چوار خوڕنە و هیزۆپ و شاخی باواجی وێران کران. ئەم پرۆسەیەش تا 28 ئابی 1970 بەردەوام بوو. قۆناغی هەشتەم و کۆتایی ئەنفال کە بە ئەنفالی بادینان ناسراوە لە 25 ئاپی ساڵی 1970 دەستی پێکرد. ڕژەمی بەعس بە چەکی کیمیایی گوندەکانی زێرەکانی لە سنووری عێراق و تورکیا بردومان کرد و ناوچەکانی دوهۆک و زاخۆ و کانیماسی و زێویە و دێرەلووک و ئەتروش و زاویتە بە شاڵای و ئەنفال کەوتن. لەسەر جەم قۆناغەکانی ئەنفالدا بەهۆی بردومانی فڕۆکە جەنگیەکان سەدان ژن و منداڵ و پیر و پەکەوتە شەهید بوون و لە ناوچەکانی گۆبتەپە و سەرگەڵ و بەرگەڵ و سێوسوێنان و قادرکەرەم چەکی کیمیاوی لە جۆری خەردەل و سیانید و گازی ئەعساب بەکارهێنرا. جگە لە ئەنفال و زیندە بەچاڵکردنی 182 هزار هاوڵاتی بە هەزاران گوند بە تەواوەتی وەران کران و سەرجەم مڵک و ماڵیان بەتاڵان برا و ژینگەی ناوچەکە بە تەواوەتی شێوەندرا. ئەم تاوانە گەورەی کە جیهان لە ئاسیدا بێدەنگ بوو بە گەورەترین تاوانی جینۆساید و لەناوبردنی ڕەگەزیدا ئەنرێت لە مێژوودا کە ڕژەمی بەعس لە ڕێگەی و دەیویست گەلی کورد وەکو نەتەوەیەک بسڕێتەوە.